هەم ئەو شکایەتانەی کە لە دادگای فێدراڵی سەبارەت بە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان تۆمار کراون، هەروەها پەیوەندیەکانی یاخو پەیوەندی سیاسیەکانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدامانە. دوو بابەتن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتریان لە بارەوە دەکەین و بەبزانین ئایندەی ئەو پەیوەندیانە بەچۆ دەکەن. میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لەکی پێنجی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. دکتۆر شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با سەرەتا لە پەیوەندی سیاسیەکانەوە دەست پێ بکەین. پەیوەندی سیاسەکانی پارتی بەو پێی کە پارتی گەورەترین حیزبی سەرگۆڕەپانی سیاسی کوردستان و ئەتوانم بڵێم عێراقیشە، پەیوەندیەکان لە چه ئاستێکدان لەلایەنی سیاسی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق و ئایا کاریگەری ئەو پەیوەندی سیاسیانە چۆنە لەسەر کاری هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵی؟ بەڵێ زۆر سپاس سەڵاو لە جنابەت وە لە بینەرانی کوردستان 24. هەمووان دەزانین کە پارتی و هەروەهاش حکوومەت هەرێمی کوردستان بە بەردەوامی جەخت لەسەر جێبەجێکردنی دەستورە و هەروەهاش پەیوەندیەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق و هەروەهاش لەگەڵ حکوومەتی فیدراڵ لە چوارچێوەی دەستور، کەواتە پەیوەندیەکەی پارتی دیموکراتی کوردستان کە بە بەردەوامی دەیخات بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان لە ئاستێکی باشە و هەروەهاش گفتوگۆکانی تەرکیز دەکات لەسەر جێبەجێکردنی دەستور و بەدەستهێنانی مافەکانی ملەتی کوردە. باش خات و ئەشواق بۆ خۆ ئاگاداری یەکێتی دوو داوای لە لای دادگای فێدراڵی عێراق تۆمار کراوە، یەکێکیان بە دیاریکراوی لە مەسەلەی پێکاتەکانە و بە دیاریکراوی تریش مەسەلەی تورکمانەکانە. پێ دوایە ئەنی پرسیارەمەیە بڕیارەکەی دادگای فێدراڵی سبەی کۆ بێتەوە. ئەگەرەکانی چین هەمومان باش دەزانین دادگای فێدراڵی هیچ وەختێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بڕیاری دەرنەکردووە. بڕیارەکەی بەنەرێنی تا چەند کاریگەری لەسەر ئەو پێکەوەژیانەی هەرێمی کوردستان دەبێت؟ بەڵێ هەمومان دەزانین کە ڕەئی هەرێمی کوردستان و هەروەهاش جەنابی سەرۆک بەرزانی و پێکاتەکان خودی خۆیان کە دەبێت پێکاتەکان خودی خۆیان بڕیار بدەن لەسەر چارەنووسی خۆیان لە مەسەلەی هەڵبژاردنە. ئەوە ڕێیەکی سابتە و هەروەهاش لە گفتوگۆکانیان لەگەڵ نەتەوەی گرتوەکان و هەروەهاش لەگەڵ نوێنەری کۆمەڵگەی نێودەوڵەتی کە دەبێت خۆیان خاونی بریاری خۆیان ببن و هەروەهاش ئەو پێکاتانە پێکاتێکی ئەساسیە لە مجتەمەعی عێراقی کەواتە بوونیان هەیە و هەر پێشێلکاریەک بۆ مافی پێکاتەکان بە تەئکید علامەیەکی سەلبی دەبێت لەسەر پرۆسەی دیموکراسی لە عێراق و هەروەهاش لە کۆمەڵگەی نێودەوڵەتی. بۆیە ئەم بریار ینی ئەم بابەتە بەڕاستی ئیمتیحانێکی زۆر قورسە بۆ مەحکەمەی ئیتیحادیە، بەڵام لەو کاتای مەوزوعەکە دەڵێن ئێمە بریارەکانی مەحکەمەی ئیتیحادی بە پێی دەستور مولزیمە، هیوادارم ئینشاء الله لە بەرژەوەندی پێکاتەکان ببێت. باش دکتۆر ئەشواق باو پرسیارە زۆر گرنگە، ینی ئەمە ڕوون بێت دادگای فێدراڵی ئەرکەکەی ئەوەیە ئەگەر کێشەیەک لە تەفسیری دەستورە هەبوو ئەو یەکلایی دەکاتەوە، بەڵام پرسیارەمەیە ئایا دادگای فێدراڵی مافی ئەوەی هەیە یاسای هەڵبژاردن دابنێ یاخود دەستکاری یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان کە لەلایەن پەرلەمانەوە دەرچۆ و بە پێی دەستوریش مافی خەڵکی کوردستان و پەرلەمانی کوردستانە؟ پێم وایە ئەو داوەتەی کە لە 11ی ئەم مانگە ڕەت کرایەوە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەیە هەندێک لەم شکاتیانە یان ئەو داوایانە کە پێشکەشی مەحکەمەی ئیتیحادی لە ضمنی اختصاصی مەحکەمەی ئیتیحادی نییە، بۆیە ڕەت کرایەوە. ئەگەر ملاحەزاوە دەکەیت کە داوایەکی غەیری تەخەسوسی مەحکەمەی ئیتیحادی
وهروهاش يعني أمري ولا إيش إلغائي كرد بويا هي دارم كسبينه أم دعوة يشرد بكريتا وشو كبراستي برلماني كردستان بشكل هريمي كردستان يعني جهازي تنفيذي وتشريعي لكيانك دستورية كبمادي سطو حفظي دستور تشكيل كراوة وهروهاش لبير ما نجت همان أو دستورة أو ما فددات كهريمي كردستان أو ياساينة كحصرينية أولوية بو هريمي كردستان يعني دامو دزقاكاني هريمي كردستان بويا هوا دارم لچوارچێوەی دەستور محکمەی ئیتیحادی بڕیاری خۆی بدات. زۆر باشە. دکتۆرە شوات پرسیارەکەم تۆزێک گشتیە هەردێمەوە سەر پەیوەندیەکانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی عێراق. پێ دوایە لایەنە سیاسیەکان دەسەڵاتدارانی عێراق حیزبە سیاسیەکانی عێراق دەرسیان لە ڕابردوو وەرگرتووە کە سەقامگیری هەرێمی کوردستان یانی سەقامگیری هەموو عێراق. پێ دوایە ئیتر بۆ لە مەولا بە خۆیاندا بچنەوە و پەیوەندیەکی تەندروستیان لەگەڵ هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەبێ وەک گەورەترین حیزبی سەر گۆڕەپانی سیاسی کوردستان. هەمومان دەزانین کە پارتی بە هیچ شێوەیەک مساوامە قبول ناکات بەڕاستی لەسەر مافەی خەڵکی کوردستان. ئەوە یەک. دووش ئایا دەرسیان وەرگرتووە؟ پێم وایە نەخێر هەندێکیان هێشتان بە بەردەوامی خلافی شیعی یان سراعی شیعی کە دەستی پێکردووە بە حکمی ئەوەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەستی پێکردووە یعنی پروپەگەندەی هەڵبژاردن دەستی پێکردووە لەوانەیە هەوڵی ئەوە دەدەن کە بەردەوامی دەنگ کۆکەنەوە لەسەر حیسابی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان. بەڵام خاڵێکی زۆر گرنگ هەیە پرۆسەی سیاسی عێراقی بەوردی وەلنزیکەوە چاودێری دەکرێت لەلایەنی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڕاستی کە هەروەهاش ئەو ڕێکەوتنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی لە قۆناغی ڕابردوو چی ڕێکەوتنی شنگالە چی ڕێکەوتنی ئەو گفتوگۆکانی کەرکووکە لە ژێرچەتری یونایتد نیشن بوو و هەروەهاش ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و بەغدا کە لە چوارچێوەی دەستور ئمزا کرا لەلایەنی دوو حکوومەتەکە بەڵام بەداخەوە لەناو پەرلەمان پێشێل کرا هەرچەندش دواترش زۆر یعنی نوێنەرانی کورد پارتی دیموکراتی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان جەختیان لەسەر ئەوەی کە دەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت. مەبەستم لەوەیە هێزێک هەیە کە نایەوێت تەنانەتش حکوومەتی عێراقش سەرکەوتوو بێت بەڕاستی ئەمە دەبێت وازح بێت. هێزێک هەیە کە سەرکەوتنی محەممەد شیع سوودانی وەکو حکوومەتی عێراقش نایەوێت سەرکەوتوو بێت و نایەوێت ئەو پەیوەندیە لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا لە چوارچێوەی دەستور ببێت. بۆ چونکە بوونی ئەم هێزە لەسەر دروستکردنی ململانە بەردەوامە لە پرۆسەی سیاسی عێراقی. ئەگەر کێشەکانی نێوانی هەردوو حکوومەتەکە لە چوارچێوەی دەستور چارەسەر کرا کەواتە بوونی ئەوان نامێنێت لە پرۆسەی سیاسی عێراقی. بۆیە ئەمانە هەن و بەردەوامن لە دروستکردنی کێشە بۆ هەردوو حکوومەتەکە. بەڵام لە کۆتایی دووبارە دەڵێمەوە لایەنی سێهەم هەیە کە چاودێری پرۆسەی سیاسی عێراقی دەکات و پەیوەندیەکانی هەرێم و بەغدا کە یونایتد نیشنە و هەروەهاش کۆمەڵگەی نێودەوڵەتیە. باش دکتۆرەوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگ تاوتتان هەندێک لایەنی سیاسی هەن لە عێراقدا کێشە دروست دەکەن. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا دەکوڵێ دەیان ئەگەر لە بەردەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە پێ دوانێ ینی ئەو لایەنە سیاسیانە بیریان لەوە نەکردوتەوە ئەگەر هەر هەنگاوێکی هەڵا بە جۆرێک لە جۆرەکان بۆ ناسەقامگیربوونی عێراق دوجار بەسەر تەواوی عێراقدا دەشتێتەوە عێراق هیچ بەدەر نابێ لەو جێرە شێوێنیە یاخۆت لەو ڕووداوە گەورانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم لایەنانە بەرژەوەندی عێراقیان ناوێ ئەو لایەنە بەرژەوەندی تەسکی شخصی خۆیان دەوێ هەروەهاش ئەو فەرمانانە کە بۆیان دێت لە دەرەوەی سنووری عێراقی. بۆیە
بەرژەوەندی عێراقیان ناوێ. باش دکتۆر ینی با بێمەوە سەر پەیوەندیە کوردستانیەکان ینی تا ئێستاش پەیوەندیە کوردستانیەکانە بێ بڵێن بەداخەوە لە ئاستی دڵخوازدا نییە بەرەو هەڵبژاردننیش هەنگاو دەنین ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەتانەوێ چۆن گەشە بە پەیوەندیەکانتان بە پەیوەندیە سیاسیە کوردستانیەکان بدەن تاکو و ڕێگایەکی فراوان و ئاسانیش بۆ هەڵبژاردن دروست ببێت. ئەساسی سەرکەوتنی کورد یەکریزیە، ئەمە دروشم نییە مەواقعە و حقیقەتێکیش هەیە دەڵێن مافی کورد و کوردستان نابێت بکرێت بە منەت و بەکار بهێنرێت بۆ پرۆپەگەندەی هەڵبژاردنە. بەڕاستی زۆر بەداخەوە قوتی خەڵک و مافی خەڵکی کوردستان هەندێک لایەن بەکار دەهێنێت بۆ پرۆپەگەندەی هەڵبژاردنە. ئەمەش کارەساتە بەڕاستی، چونکە ئێمە هەزاران شەهیدمان داوە بۆ ئەوی ئەم کەیانە دروستکەین و فعلن بە پێی مادەی 117 دەستور دروست کرا. بۆیە ئەمڕۆ ئەرکێ سەرشانی هەموو حزبە کوردستانەکان کە بیپارێزین و مافی خەڵکی کوردستان بەدەست بێنین. ئەمەش ناکرێت ئللا بە یەکریزی و یەکدەنگی لایەنە کوردستانەکان لەو دی و حەمرینەوە. لەم دی و حەمرینەوە پێم وایە هیچ کێشێک حەلی نەبێت، یعنی هەموو کێشێک حەلی هەیە، تەنها لە ڕێگەی گفتوگۆی یاسایی و هەروەهاش گفتوگۆیەک لە چوارچێوەی یاسا ببێت لەگەڵ ئەوەیش کە پاراستنی مافی خەڵکی کوردستانە. بۆیە دەبێت لەم کاتە حساسەیە کە وەکو جەنابەت فەرموویت هەموو ناوچەکە دەکوڵێت بەڕاستی پێویستە هێزە سیاسەکان هەمویان دابنیشە لەسەر مێزی گفتوگۆ و چی باشە بۆ خەڵکی کوردستان نەکو بۆ بەرژەوەندی شەخصی ببێت، هەمویان کۆدەنگ بن لەسەری و پێشم وایە یەکریزیمان پێویستە، یەکدەنگیمان پێویستە بۆ بەدەستهێنانی مافەکانی خەڵکی کوردستان و دووبارە دەڵێمەوە تکا دەکەم کە مافی خەڵکی کوردستان دوور بخرێتەوە لە پرۆپەگەندەی هەڵبژاردن، چونکە بەدەستهێنانی دەنگ لە ڕێگەی ئازاردانی خەڵکی کوردستان نەبێت. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر ئەشواق جاف ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لقی 5 پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان، شەوتان باش.